لە زۆرینەی وڵاتانی دنیاە بۆ ئەوەی کە کای ڕووناکبیری ئەو وڵاتە یا کای هوەری کە بەشێکی گرنگە لە کای ڕووناکبیری چالاک بکرێت دامەزراوە هوەری و کەلتوریەکان بیر لە دروستکردنەوە فستیڤاڵە ناکەنەوە کە تیا تواناکانی ئەو وڵاتە بە شێوازێک دەربخەن کە ئیدی ببنەجێی سەرنج. ئەم پرۆژە گەورەی کە دامەزراوەی ویم لەگەڵ بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانی پێکەوە بیریان لێکردوتەوە هەوڵێکە لە هەمانە ئەوکایە ئەسوڕێتەوە کە لە وڵاتانی دنیاشە بۆ دەرخستنی توانای گەنجان بە تایبەتی و توانای نەوەیەکی تر کە وردە وردە دەست و پەنجە لەگەڵ کای فیلمسازیان نرمەکەن هێناوێنێتە گۆڕێ. گرنگی و باەخی ئەم جۆرە فستیڤاڵانە بە تایبەتی لە شاری سلێمانیا بۆ واگەڕێتەوە ماوەیەکە دۆخی ڕووناکبیری دۆخی هوەری لە شاری سلێمانیا بە جۆرێک لە وەستانە تێپەڕێ. بۆیە هەچ کاتێک کە ئەم دۆخە ئەبزوێنی هەر کەسێک ئەم دۆخە ئەبزوێنێ بەشێکی گەورە لە کای ڕووناکبیری کوردیە ژێنێتەوە چالاکیەگە خاتە نێومکایەوە کەوا ئەکات سلێمانی هەم ناوەکەی بزیندوی بمێنێتەوە هەم ئەو نازناوەشی کە وەکو پایتەختی ڕۆشنبیری وەریگرتووە جارێکی کە دووپات ببێتەوە. بۆیە من پیرۆزبایی لەم هەنگاوەکەم و هیوادارم بەو شێوازی کواڵیتیە جێبەجێ بکرێ کە خۆیان هەنگاویان بۆ ناو بنیاتیان ناوە. ئەوەی تێبینیەکەم لە کۆی گشتی پرۆسەکەیە جۆرێک لە خەمخۆری جۆرێک لە دڵسۆزی جۆرێک لە بەرنامە ڕێژی پرۆفشنەڵانە هەیە تاکو ئەم فستیڤاڵە بچێتە ئاستێ و فستیڤاڵانەی کە لانی کەم لە وڵاتانی دراوسەیە بۆ ئەم جۆر و تایپ و فۆرمە لە سینەما بەرهەمیە. فستیڤاڵی فیلمی مۆبایل ئێستا بۆتە جۆرێک لە ترند لە دنیای دەرەوەیە زۆربەی زۆری ئەو وڵاتانی کە ئەیانەوێ فیلمێک دروستکەن بە زیرۆ بەجێت پەنا بۆ فیلمی مۆبایلە بن. بۆیە کاتێکیش لە وڵاتێکی وەکو ئێمە کە قەیرانی دارایی و کە جۆرێک لە دۆخی ئابووری ناهەموارێتەکایەوە بیرکردنەوە لەم شێوازی فستیڤاڵانە بیرکردنەوەکی زۆر ورد و هۆشیارانە و زیرەکانەیە لەبەرەوەی کە ئەم فۆرمە لە سینەما ئەم تایپە لە ئیشکردنی فیلم زیاتر نزیکە بێتەوە لەو فیلمانەی کە لە زیرۆ بەجێت تایشەکەن. چونکە نە پرۆداکشن نە پۆست پرۆداکشن نە کۆی گشتی بەرەمهێنان پێویستی بە بەجێتێکی گەورە بێ. بۆیە هیوادارم بتوانین لەم کایەیە ئیشی بەردەوامتر و زیاتر بکرێ هەتاکو خزمەتی زیاتر بنەوەیەک بکرێ کە دەستی بە فەندی گەورە گەورەیان ناکەن. یەکێکی دی لە بایەخەکانی ئەم جۆرە لە فستیڤاڵ ئەوەیە کە بەشێکی گەورەی ژیانی ئێمە وردەوردە تەکنەلۆجی وردەوردە سمارتفۆنەکان داگیریەکەن. دیوێکی تری سمارتفۆنمان پشایان فستیڤاڵە ینی بەشێکی زۆر لە خەڵک بە بەردەوام گلەی ئەوەیان هەیە کە سمارتفۆنەکان بوونەتە ئەڵتەرناتیڤی ژیان و پەیوەندە مرۆییەکان ئەم شێوازە لە فستیڤاڵی فیلم ئەوەمان بیرەخاتەوە کە دیوێکی تری بەکارهێنانی سمارتفۆنەکان هەن کە دیوە زیندویە ژیاریە هوەریە کەلتوریەکەیەتی ئێمە توانین لە ڕێی هەر سمارتفۆنێکەوە کە کوواڵتیەکی وێنەی تۆزێک باشیە بێ فیلمێک بەرهەم بێنین. جارێکی کە شتێکی کەشمان بیرەخاتەوە ئەوەیە کە گرنگی فیلم لەوەیان نییە کە تۆ بەچی ئەیجێڕیتەوە. گرنگی فیلم دۆزینەوەی چیرۆکێکی ڕاستەقینەی گونجا و پوخت و لەبار و زیرەکانەیە شێوازی جێڕانەوە کە بۆ ئێمە گرنگە نەک ئەو هۆکاری کە پێجێڕیتەوە. بۆیە مۆبایلەکەی کە لە بەردەستایە ئەتوانێت کۆمەکت کە بۆی کە هەر بیرۆکەیەکت هەیە هەر چیرۆکێکت لە خەیاڵایە بتانی بە شێوازێک بجێڕیتەوە کە ببێتە جێی سەرنجی زۆرترین بینەر باشترین دەرفەتیش بۆ هەموو ئەو فیلمسازە نوێیانی کە ئەیانەوێت توانەکانی خۆیان پیشان بن. فستیڤاڵی فیلمی مۆبایلە کە لایندێکی نزیکە ویم فاوندیشن لەگەڵ بەڕێوەبەراتی سینەمای سلێمانیا پێکەوە وەک دیارەک پێشکەش بە شاری سلێمانیەکەن. دیوێکی تری گرنگی ئەم فستیڤاڵە بۆ هەموو ئەو هونەرمەندانەیە بۆ هەموو دەرهێنەرانەیە کە ماوەیەکە لە کاری هوەری دابڕاون لەبەر ئەوەی کە فەند بودجە دەست ناکەوێت. بۆ خۆمان نزانین یا تەواوی خەڵکی کوردستان نزانن ئێمە بە قەیرانێکی دارایی سەخت و دژوارە تێپەڕین کە دۆخی ئابووریش لەبار نەبوو هەموو وڵاتەکەوێتە ژێر جەبری جۆرێک لە خەفەبوون و متبوون و سڕبوونەوە. بەڵام ئەم فستیڤاڵە دەرفەتە بۆ هەموو هونەرمەندە ئازیزانە بۆ هەموو فیلمسازانەی کە دەستیان بە بودجەیەکی گەورەیان ناگا کە بتوانن لە ڕێی مۆبایلەکانیانەوە لە ڕێی سمارتفۆنەکانەوە فیلمێک بەرهەم بێنن کە شایستەی بینین بێ. هەمیشە باوەمان لە یاد بێ گرنگ بۆ ئێمە ئەوەیە تۆ چۆن چیرۆکەکە جێڕیتەوە نەک بەچیە جێڕیتەوە. بۆیە تەواوی فیلمسازان بانگهێشتکراون بۆی کە بێنە ناوم فستیڤاڵەوە لەبەرەوەی کە ئەو مەرجانەی کە دامەزرێنەرانی ئەم فستیڤاڵەدایان ناو مەرجەکان زۆر زۆر قورس و گران نین لە ئاستیەکانین بڵێن ئێمە لەبەرەوەی کە سمارتفۆنەکەمان کەڵکی نیە ناتوانین بێنەوە فستیڤاڵەکەەوە لەبەرەوە شێوازی جێڕانەوەی چیرۆکەکە بۆ ئەمان گرنگە نەک ئەو تەکنیکەی کە لە پشتی بەرەمهێنانەوەیە. کەواتە تۆ گەر بتانی چیرۆکێکی زیند و چیرۆکێکی باش بدۆزیتەوە
بە مۆبایلەکە دەتوانانی ئەم چیرۆکەمان لە فۆرمێکی سینەماییە لە مودێکی سینەماییە بۆ بجێڕیتەوە و پێشکەشیان فستیڤاڵی بکەین. بەشی فلمسازی زانکۆی سلێمانی بە تەواوی تواناکانیەوە لە سەرۆکایەتی بەش و مامۆستاکانی و تەواوی کۆلێجی هونەریش ئێمە بەست نەک بە تەنیا بەشی فلمسازی سەرقاڵی هاندانی بەشەکانی تریشین کە ڕەنگە هەندێک توانایتیا بێ کە حەز بکات بە شێوەیەک لە شێوەکان بەشداری ئەم فستیڤاڵی مۆبایلە بکە ڕەنگە لە بەشی شێوەکاری لە بەشی میوزیکیا لە تەواوی زانکۆی سلێمانیە لە بەشی ڕاگەیاندن لە بەشەکانی تر هەندێک توانا هەن کە هێشتا نازانن ئاراستەی توانەکانیان بەرەو چۆ برن بۆیە ئێمە پێکەوە سەرقاڵین لانی کەم هەتاکو ێسەوەی کە لە بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی بەرەم هاتووە نزیکەی 20 فیلمە کە خوێندکارەکانمان لە تەواوی کۆناغەکان پێکەوە سەرقاڵی بەرەمهێنانین تا ئێستا 20 فیلمێکمان تەواو کردووە بەنیازین یاخود خوازیاری ئەوەین کام ژمارە بەرز بکەینەوە لەبەرەوەی کە بەتەنیا خەڵات بۆ ئێمە گرنگ نییە ینی بەشداریکردن لە یەکەم فستیڤاڵی مۆبایلە جۆرێک لە تۆمارکردنی مێژووە بۆ خۆت پێشەوەی کە هیچ شتێکی تر بێ تۆ ئەبی بەو کەسەی کە بەشداریەکە لە یەکەم فستیڤاڵی فیلمی مۆبایل کە لە شاری سلێمانیەکرێ ئەمە جۆرێکە لە نەمرکردن و ناوزەتکردنی خۆت لە پرۆژەیەکە کە پرۆژێکی زۆر بە بایەخ و گرنگە لە ئایندەیە بایەخەکەی زیاتر بۆ ئێمە دەرەکەوێت بۆ هیوادارم تەواوی خوێندکاران تەواوی ئەو لاوانە تەواوی ئەو گەنجانەی کە ئەیانەوێت بەشداری بکەن لە زانکۆی سلێمانی ئێمە دەرگامان واڵایە لە بەشی فلمسازی کە کۆمەکی تەکنیکیت بکەین ئەگەر پێویست بەلایتە ئەگەر پێویست بە ڕێنماییە ئەگەر پێویست بە چاکردنی چیرۆکەکەتە ئەگەر پێویست بە ئاکتەرە ڕووبکەرە بەشی فلمسازی زانکۆی سلێمانی لە هەر کوێیەکیت ئێمە ئامادەین کۆمەکت بکەین بۆی ئێمەش لەگەڵ ئێوەیە پێکەوە ببین بە پشتیوانێکی زۆر باش بۆ ڤیم فاوندیشن و بەڕێبەراتی سینەمای سلێمانی تا پێکۆم فستیڤاڵە سەر بخەین سەرکەوتنی ئەم فستیڤاڵە سەرکەوتنی شارێک و نیشتیمانە